ڕۆژ باش من ڕەبینیار ئەحمەدم بە یارمەتی هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆتان پێشکەش دەکەین. بۆ ئەمڕۆ چەند بڕگە و بابەتێکی جیاواز و هەروەها دوو تەوەری سەرەکیمان دەبێت کە گفتوگۆیان لەسەر دەکەین. ڕۆژباشێکی تایبەت بۆ ئەو کەسانەی کە لە ئەمڕۆ کە هەینیە و ڕۆژی پشووە بەڵام لە ئێشگری فەرمیدان لە نێو فەرمانگە و شوێنە جیاوازەکان بۆ ئەوەی کە ئەمنێتی ئێمە پارێزن و خزمەتگوزاریمان پێشکەش بکەن. بۆ بڕگە و بابەتەکانی ئەم ڕۆمان دوو تەوەری سەرەکیمان دەبێت کە گفتوگۆیان لەسەر دەکەین. لە تەوەری یەکەمی بەرنامەکەمان هاوکارمان لە شاری کۆیە راپۆرتێکی تایبەت و چاوپێککەوتنێکی تایبەتی بۆ ئامادەکردوین لەسەر کار و چالاکیەکانی سنتەری چالاکی گەنجانی کۆیە کە سەر بە ڕێکخراوی منداڵپارێزی کوردستانن. لەو سنتەرە چەند خول و چالاکیێکی جیاواز ئەنجام دەدرێت بۆ گەنجان بەردەوامی لە کار و چالاکیشدان. لە تەوەری دووهەمی بەرنامەکەمان باس لە ڕۆڵی خێزان و کۆمەلگا دەکەین لە پەروەردەکردنی تاک و لە بەختەوەربوونی تاکدا. بە تایبەتیش باس لە ڕۆڵی پەروەردە دەکەین. وەزارەتی پەروەردە ئێستا گلەیەکی زۆر لە وەزارەتە و لە خوێندنگاکان هەیە. هێندا گرنگی بە بابەتی فێرکردن دەدەن، هێندا گرنگی بە پەروەردە نادەن، لەگەڵەوەی وەزارەتەکەش خۆی بۆ خۆی ناوی پەروەردەیە. لە پێشووتردا هەندێک پرۆگرام هەندێک جار هەوڵ هەبوو بۆ ئەوەی کە چەند بابەتێکی پەروەردەیی بخرێتە نێو پرۆگرامەکانی خوێندن، بەڵام ئەو بابەتانە لابران لە بابەتی نمونەی ماڵداری و هەندێک بابەتی دیکە. ئێستا گلەیەکی زۆر لە وەزارەتە هەیە و ئەو کەسانەی کە لەو بوارانە ئیش دەکەن گلەی لە وەزارەتی پەروەردە دەکەن کە بە پێی پێویست بە ڕۆڵی خۆی هەڵنەستاوە لەو بوارەدا. ئەمە تەوەرەکانی بەرنامەی ڕۆمان دەبێت کە لەگەڵ میوانەکانمان گفتوگۆی لەسەر دەکەین. هەروەها گوتمان چەند ڕگەی کشمان بۆ ئامادەکردوون و پایامنێریشمان ڕاستەخۆ ئەمڕۆ لە شاری سلێمانیە وەردەگرین بۆ قسەکردن لە سەر چلەی ڕاگەیاندکار و ڕۆژنامەنووسی شاری سلێمانی و باشووری کوردستان ئاسۆ عومەر. لە بڕگەی یەکەمی بەرنامەکەماندا بڕگەی تەندروستیمان هەیە. چەند ڕێنمایەکی تەندروستی با بینەریە و بڕگەیە بین. سەبارەت بە گەشەی مناڵ تاواندا بەشەکرێ بە دوو بەشی سەرەکیەوە گەشەی جسم کە پێکاتووە لە باڵا و کێشی مناڵەکە و گەشەی ئەقڵ. هەر کام لەم بەشانە بە پێی تەمەنەکانی گۆڕانکاریان بەسەرادێت چ لە زمانی لە فترەی ساڵی یەکەمە و فترەی پێش ساڵی یەکەم فترەی ساڵی یەکەم بۆ لاوە و لە کاتی باڵغ بووندا. تاوان ئێمە بۆ هەر کام لەمانە چارتێکمان هەیە کە WHO دایناوە. ئەم چارتە بە پێی تەمەنەکان جیاکراوەتەوە و لە کچوو لە کوڕیشە فەرقەکە. ئەگەر مان هەیە تاوان بۆ هەر کامیان شتی دووشتی جیاواز، یعنی بۆ باڵا جیایە، بۆ هینیش جیایە، بۆ کێش تەمەنی ناڵەکە بە مانگ یا بە ساڵ دیاریەکرێ و کێشەکەش یا باڵاکەش بە کیلۆگرام یا بە سانتیمتر دیاریەکە. تاخیربوون لە هەر کام لەم بەشانە چ باڵا چ کێش و چ گەشەی ئەقلی مناڵەکە کێشەی تەندروستی لێکەوێتەوە بنسبەت مناڵەکە و زۆر جار نیشاندەری زۆر نەخۆشی هەن کە تۆ توانی بە پێی ئەمانە فکرت بۆ ئەو نەخۆشیانە بچێت کە لە مناڵان ئاباوە. بۆ نمونە مەسەلەن مناڵەکان کە دێن بۆ لای دکتۆر وەزنیان ئەکەوێت تەبان پێشتر زانی تەمەنی چەنەکە و لە کچوو لە کوڕا فەرقەکە جیاوازەکە زۆر نییە بەڵام فەرقی هەیە و بە پێی تەمەنی مناڵەکە و وەزنەکەی بۆی دانی لەسەر ئەم چارتە لێ لەم دوو منحەنیەی کە لێرە هەیە لەم دوو کەوانەیە ئاتەن ئەبێت لەم بینابێت و لە خوار ئەوەوە بە بەدخۆراکی حسابە و لەسەر ئەوە بە زیاد وەزن یا وەزنی کێشی زۆر حساب. بەنسبەت قەڵەوی و ئەوانەی کە زۆر کێشە دروستەکەن بۆ مناڵەکان ینی وەزنی زۆر تەوای کێشەیەکی بەردەوامە لە ناو مناڵانە ژمارەیەکی زۆر لە مناڵ و گەنج لە فترەی تەمەنیانە بەم هێنا تێپەڕە بن. زۆربەی کات زۆربەی زۆر وەزنیەکان یا قەڵەوەکان لە 2 ساڵ و نیوی یەکەمە ئەبینرێ و لە 5 ساڵ و نیویە و دواتریش لە کاتی باڵغ بوونە. چۆن پێوانە کرێ بۆ قەڵەوەکان ئەوانەی کە قەڵەوە ئێمە یەکێکمان هەیە بۆ پێوانەکردنی
قەڵەوی مناڵەکە کە پێڵێن BMI یا Body Mass Index ئەمە ڕێژەی چەوری نیشتوو لە ناو جسمانیاریەکە و هاوکێشەی خۆی هەیە و چارتی دیاریکایی خۆی هەیە عینوەکە چارتە یخیتە سەری و ئەزانی چەندێک کێشە چەندێک کێشی مناڵەکە چەندێک لە حەدی خۆی زیاترە تەبە هۆکارەکانی زیادبوونی وەزنی مناڵەکە گەڕێتەوە بۆ گۆڕانکاریەکە لەم فترەی ئەخیرا لە ژیانە دروست بە بەهۆی ئەوەی کە جوڵە کەم بووەتەوە و دانیشتن زۆر بووە و جۆری خواردنەکان ئەمە هاوکێشەیەکە لە بینی نیسبەی وزەی وەرگیرا و لەلایەن مناڵەکە و نسبەی وزەی سووتێنرا و لەلایەن تاکەکەەوەی هەر کەسێک بێت چ گەورە بێت چە بچووک بێت ئەگەر هەر تێکچوونێک لەم هاوکێشانە ڕووبدا واکە کە چۆرێکی زیاتر لە شابنیشێ و ئەمە زیاتر بۆ لای قەڵەوی و ئاناچێت قەڵەوی بۆ خۆی کێشەی گەورەی لێکەوێتەوە زیاترین کات کێشە نەفسەکانی وەکو قلقی و خەمۆکی کە لە مناڵە ڕوەدات کێشەکانی بیستن و بینین لە مناڵە کە دواتر هەست پێکرێ ڕێژەی نەخۆشەکانی خوێنبەر و خوێنەرەکان و وەکو جەڵتەی دڵ و ئانە زیاکات و زۆر کێشەی تری هەش وەکو جگەر و تێکچوونی بەڵێن ئەنزایمەکانی جگەر و ئەوانە و هەندێکیان وەکو نیشانن دەرەکەون هەندێکیان وەکو نەخۆشی دواتر دەرەکەون. بۆ چارەسەرکردنی ئەم بابەتانە تەوانە بێ گۆڕانکاری لە ژیانە دروست بکە یعنی هەم لە شێوەی خواردنەکانە هەم لە شێوەی جوڵەکانە ئەوەی زاراوە بە تەنها دەرمان بەکارهێنان بۆ دابەزینێکیش بە تەنها ئیسفادەی نیە ئیلا بێ دەستکاریەک لە وزەی وەرگیراوی شاپەیواتە لە خواردنەکان بکەی جۆری خواردنەکان و ڕاضە زۆر زەڕورە بەلیسفت مناڵەوە چۆن نەتوانین ئەمە وای لە پێین کە کێشەکەی دابەزێ داوان دایک و باوک دەوری سەرەکیان هەیە ناکرێت لە ماڵێکا دایک و باوکەکە خۆیان جوڵیان داوا لە مناڵەکانیان بکەن کە حرەکەیان زیاتر بێ و ناکرێت مەسەلەن جۆری خواردنەکانی کە مەسەڵەن ئەو خواردنەی کە مناڵ ئێستا زیاتر فاستفودەکانی حەزلێک کە نسبەیەکی زۆر لە وزەی تایە بۆ مناڵ بڵێن زەرمەندە ئەبێ دایک و باوکەش بەشداری بکەن لەم چالاکی و لەم جۆری خواردنەکان گۆڕانکاری بەسەرا بێ و جۆری ئەو خواردانەی وەکو میوەکان کە زۆر زەڕورە و بۆ سووتاندنەکانی ئەم وزانە ئیسفادەی ئالیەکەین ئەوانە زەڕورەکە بێ ژەمێک یا دووژەم لانی کەم میوەی لەگەڵا بێت و تەوان ئەمانە هەموو واکە کە نەوەیەکی تەندروست و سەلامەتت هەبێ و دوور بێ لە نەخۆشی چونکە زانراوە کە نسبەی ئەوەی پێڵێن نەخۆشکەوتنی بەهۆی خەڵەویەوە و نسبەی مردن بەهۆی خەڵەویەوە و لەو دەخەریکە ڕوو لە زیاد بوونە بۆ چارەسەرکردنی ئەم بەش ئەمانە ئەبێ ڕێگا چارەی پێویست بگیرێتە بەر و ئەوەش مهمە بزانێت کە لە هەموو ڕێگا چارەکان لە هەموو مناڵەکانە وەکێک جواب ناداتەوە یعنی هەر مناڵە و هەر نیشانە و هەر کەسە و هەر تاکێک ڕێگا چارێکی تایبەت بخۆی. هاوکارمان کاردۆ لە شاری کۆیەوە بابەتێکی تایبەتی بۆ ئامادەکردوین لەسەر چالاکیەکانی سنتەری چالاشی گەنجانی کۆیە کە ئەو سنتەرە بۆ ماوەی چەند ساڵێکە بێ لە شاری کۆیە دامەزراوە بە بەردەوامیش نەک تەنهایانی لە وەرزێکی دیاریکراوە یاخود لە کاتی وەرزی پشووی هاوین خولیان هەبێت بە بەردەوامی چەند خولێکی جیاوازیان بۆ گەنجانی ناوچەکە هەیە و ژمارەیەکی زۆر لە گەنجانی ناوچەکەیان لە دەوری سنتەرەکەی خۆیان کۆ کردوێتەوە جگە لەکردنەوەی خول هەروها بە بەردەوامی چالاکیشیان هەیە و جگە لەوەش تیپی میوزیکی تایبەت بە خۆیانیان هەیە کە لە ساڵانە چەندین چالاکی جیاوازدا بەشداری دەبن. هاوکارمان کاردۆ چاپێکوتنی لەگەڵ بەرپرسی سنتەرەکە ئەنجامداوە هەروها چەند وێنەیەکی سنتەرەکەشی بۆ ئامادە کردوین. بەڵێ سلااو لێوە سلااو لە بینرانی گەلی کوردستان بە هیوای ڕۆژێکی خۆش بۆ گەشتلایەک. من ئێستا لە سنتەری چالاکی گەنجانی کۆیم سنتەری چالاکی گەنجانی کۆیە سەر بە منداڵپارێزی کوردستانە. سنتەری چالاکی گەنجانی کۆیە لە ماوەی ڕابردووە تاوەکو ئێستا زۆرترین خزمەتی با توێژی گەنج کردووە لە سنووری قەزای کۆیە لە سەرجەم بۆنەکان و هەروەها ئەو کەسانێک کە دەچن بۆ پەیمانگای هونەرە جوانەکان بەشەشی زۆری خوێندکاری سنتەری چالاکی گەنجانی کۆیان و خولە جۆرا جۆرەکان لە سنتەری چالاکی گەنجانی کۆیە بەردەوامە هەر لە خولی میوزیک هەر لە
خولی زمان و یاری تایکاندۆ و یاری ئاسن چەندەها خولی زۆر زۆر لەو سنتەرە ساڵانە بە شێوەیەکی بەردەوام دەکرێتەوە. من بۆ زیاتر زانیاری لە سەرکار و چالاکیەکانی سنتەری چالاکی گەنجانی کۆیە ئێستادا مامۆستا ئەمیر بەڕێوەبەری سنتەری چالاکی گەنجانی کۆیم لەگەڵدایە. مامۆستا ئەمیر ئەم کاتت باش و سڵاوت لێبێ، سوپاس بۆ ئەم دەرفەتە. بخێر بێت. لە بەڕێستان زۆر سوپاس بێ ئێوەش بەخێر بن، سوپاس بۆ دەرفەتی ئێوەشکەوە کاتەم ئێمە بەخشی بۆ زانیاری لەسەر سنتەری چالاکی گەنجانی کۆیە. سنتەری چالاکی گەنجانی کۆیە لە ماوەی ڕابردوو چی کردووە و ئیشی سنتەری چالاکی گەنجانی کۆیە چێ لە کۆیە؟ دیارە سنتەری چالاکی گەنجانی کۆیە لە سەرەتایکردنەوەی کە لە 26 2002 لەلایەن ڕێکخراوی مناڵپارێزی کوردستانەوە کراوەتەوە. ئەم ڕێکخراوە لە بەرنامەی ئەم سنتەرە لە بەرنامەی گەشەپێدانی توانای گەنجان کار دەکات بۆ خزمەتکردنی گەنجان لە گشت بوارە هونەری و زانستی و ڕۆشنبیری و پەروەردەیی و وەرزشیەکاندا. لە سەرەتای دەستکردنەوەی ئەم سنتەرە هەمیشە لە خزمەتکردنی گەنجاندا بووە لە گشت بوارەکاندا. دیارە ئەم سنتەرە لە سەرەتایکردنەوەی دیارە بە پێویست زانراوە کەم سنتەرە بکرێتەوە کە کراوەتەوە لە سەرەتایکردنەوەی تاکو ئێستا بە بەردەوام گەنجان ئێرە بە ماڵی خۆیان دەزانن لە زستان و هاوین لە گشت وەرزەکاندا ئەمە ئێرە سنتەری گەنجان شوێنێکە بۆ کۆکردنەوەی گەنجان. دیارە لە پشوەکاندا زیاتر گەنجان دەرفەتیان زیاترە بۆ بەشداریکردنیان لە خولەکاندا. ئێمە هەمیشە لە خزمەتکردنی گەنجاندا بووین لە گشت بوارەکاندا. بۆیە لە خولە پیشەیەکان لە خولە هونەریەکان وەرزشیەکاندا بۆیە لە ئێستادا سنتەری چالاکی گەنجانی کۆیە نەک هەر ناوەندێکە بۆ کۆکردنەوەی گەنجان بەڵکو بۆتە ناوەندێکی هونەری بۆتە بەڕاستی توان بڵێ موسسەیەکەوە لە ناو شاری کۆ دەروبەری کۆیە کە لە گشت بۆنە هونەریەکان بۆنە ڕۆشنبیریەکان بۆنە نەتەوایەتیەکان دەوری خۆی بینیوە کاریگەری هەبووە لە گشت کێشەکان لە هەروەها لە گشت ئەنجامدانی چالاکیەکان لە گشت بۆنەکاندا. بۆیە ئەمن دەتوانم بڵێم سنتەری گەنجان بە پێویست دەزانرێت کە لە گشت شوێنەکانی تریژ ناوچەکانی تریژ بوونی هەبێت. ئەو خولانەچین کە ساڵانە زیاد لە سنتەری چالاکی گەنجان بەڕێوە دیارە هەموو شار و ناوچەیەک دیارە بە کەلتورێک ناسراوە. گەنجان ئەو ناوچەیە زیاتر حەز دیارە لەو بوارە هونەرێ دەکەن. گەنجانی کۆر زیاتر دیارە لە بوارە هونەرەکاندا بە تایبەتی میوزیک شێوەکاری زیاتر خۆیان دەبینەوە. بۆیە ئێمە بەردەوام خولی میوزیکمان بەردەوامە بە تایبەتی ئەو گەنجانی کە مەبەستیانە درێژە بە خوێندن بدەن لە پەیمانگە هەنووجوانەکان یاخود لە کۆلیژ و ئەکادیمیات دەیانەوێ بخوێنن. بۆیە ئەم هۆکارە وای کردو گەنجانی کۆ زیاتر ڕوو لەم بوارە بکەن. دیارە خولی میوزیک بەردەوامی هەیە. دەتوانم بڵێم ئێستا لە ئێستادا ئێمە دوو گروپی میوزیکمان هەیە بۆ گەنجانی کۆیەکەوە بەردەوام جگە لە فێرگەکەمە فێرگەی میوزیکمانیارەوەها گروپێکیشمانەیە بەردەوام بۆنە نەتەواهەتیەکان بۆنە هونەریەکانی ناو شاری کۆیە بەشدار دەکەن بەشدارن و هەروەها بەشی شێوەکاریمانەیە. دیارە بەشی شێوەکاریش بەردەوام خولی شێوەکاری دەکرێتەوە بۆ گەنجانی کەوا بەستیانە فێری هونەری شێوەکاری ببن. لەسەر دەستی مامۆستایی شارەزا و لێ هاتوو بەردەوام فێری هونەری وەنیچەشان دەکرێن وەروها لە گشت بۆنەکاندا پێشانگای شێوەکاریان دەبێت. هەروها ئەم گەنجانە بەشی زۆری لێرەوە کە تەواو دەبن دەچن لە پەیمانگەکان بە هەمان شێوە درێژە بە خوێندن دەدەن یاخود دەوەتە بەشێکی زۆری لەو گەنجانێکەوە ناسنە پەیمانگاکان لێرەدا خۆیان فێری هونەری شێوەکاری دەکەن و جگە لە کاری خوێندنی خۆیان ئەمەش وەکو پیشەیەک بەکاری دێنەوە. باسی پەیمانگەی هونەرە جوانەکان کرد بە حکمیەوەی کە شاری کۆیە بە شاری هونەر ناسراوە. سنتەری گەنجانیش لە بواری هونەر خزمەتێکی زۆری کردووە. پەیوەندی ئێوە لەگەر پەیمانگە هونەرە جوانەکان کۆیە خوێنکار ئایا خوێنکاری وێ دەلێرە دەورەکان دەکات چۆن دیارە سەلماندوێتی ئەم گەنجانی کۆیە کارهونەرەکان سەلماندویانەکەەوە ئەم گەنجانیکەوە لێرەوە دەست بەکاری هونەری دەکەن و دەچن لە پەیمانگاکان یاخود لە کۆلێژەکان درێژە بە بوارە هونەرەکان دەن. ئەم گەنجانە ئاستی زانستیان ئاستی هونەران زۆر بەرزتر لە چاو ئەو گەنجانیکەوە ڕاستەوخۆ دەستنە پەیمانگا یاخود ئەکادیمیەکان. بۆیە ئەمە ئێرە بۆتە سەرەتایەک بۆ دەستگرتنی ئەو گەنجانیکەوە دەیانوێت فێری بەهرە هونەرەکان ببن. ئەگەر لە شاری کۆیە سیر بکەی ببینی ئەو کەسانی کە
هونەرمەندن کەوا کار دەکەن لە بەری هونەریدا هەم بەگشتی توان بڵە سەدانەوەتی لێرە بنەمایان لە سنتەری گەنجانەوە دەستی پێ کردو دەستیان بەکاری هونەری کردووە بۆیە ئەمە لەگەڵ پەیمانگای هەڵوجانەکان ئێمە بەڕاستی هەمە هەنگی تاوامان هەیە بۆ ئەوەی ئەو گەنجانەی کە دەیانەوێت بچن لەوێ بخوێنن ئەمە لەگەڵ دێن لێرە سەرەتا بەشداری خولەکان دەکەن دواتر لێرەوە دەچن بۆ پەیمانگای هەڵوجانەکان هەروەها پەیمانگای هەڵوجانەکانیش بە هەمان شێوە ئەو گەنجانەی کە دەچن فۆرم پڕ دەکەنەوە دەیانێرن بۆ لە ئێمە بۆ ئەوەی لێرە سەرەتایەکی هونەریان لێرە دەست پێ بکە لێرەوە بۆ ئەوی بتوانن زیاتر پەرە بە بوارەکەی خۆیان بدەن گەنجان لە کۆی زیاتر ئارەزوی چی خولێک دەکەن بۆی لێرە بخەنە زیاتر چ خولێک دەکرێتەوە دیارە ئەمە خولە پیشەیەکان بەڕاستی دەتوان چەند ساڵێکە بڵێم لێرە زیاتر لە 5 ساڵ دەبێت زیاتر ئێمە پەرە بە بوارە خولە پیشەیەکان دەدەین لە ئێستادا ئەمە لە خولی پیشەیەکان وەکو چاکردن و بەستانی سپلیت هەروەها چاکردن و بەستانی کارەبایی هەروەها خولی دەلاکی خولی ئارایشگای خانمان خولی بڕین و درمان تایبەت بە خانمان ئەم خولانە زیاتر وای کردووەکەوە ئەم خانمانە یاخود ئەم گەنجانی کە دەیانەوێت فێری پیشەیەک ببن دێن لێرە بەشداری خولەکان دەکەن خۆشبەختانە ئەو بەشداربووانی یاخود ئەو گەنجانی کە بەشداری خولانیان کردووە تۆناوەڵم بەشێکی زۆریان ئێستا لە ئێستادا لە بارەکەی خۆیاندا لەو پیشەیەدا کار دەکەن لە ڕێی کۆمپانیا بێت یان لە ڕێی مەسەرەن دوکانی دانا بێت یاوەتە لە بواری خۆی هەر بارێکدا بەشێکی زۆر ئەمە دەبینین خۆشبەختانەکەەوە ئەم گەنجانە سوودیان لەم خولە پیشیانە وەرگرتووە ئێمە جگەلەوەی کە دێن بەشداری خولەکان دەکەن ئەمە بڕوانامەی بەشداربوونیان پێدەبەخشین بۆ گەنجانی کەوادیان بەشداری لەم خولان دەکەن بۆیە ئەم بڕوانامەی وای کردووەکەوە بتوانن لە شوێنە گشتیەکان بتوان پیشێک بۆ خۆیان بدۆزنەوە و ڕێگە پێدراوە ئەم بڕوانامەی بۆ بتوان هەلێ کار بۆ خۆیان بدۆزنەوە کار لەسەر ئەم پیشەی خۆیان بکەن کەوا لێرە فێری بوون جگەل لە توێژ لە کوڕ لە خوبرێن لە پیا و ڕێژێژ نان و کچان لە سنتەری گەنجان وەکووان بەشداری دەکەن بەشداری لە خولەکان دەکەن ڕێژەکە وەکو یەک نییە بەڵام دەتوانم بڵێم لە نیواونی و شتێک کەمترە ینی بۆیە خۆشببختانە لە سەرەتای کردنەوەی سنتەری گەنجانی کۆیە ڕێژەی کسان هاوشێوی کوڕان شامبەشانی کوڕان بەشداری خولەکانیان کردووە لە ئێستادا دەتوانم بڵێم لە ئێستادا جیاوازێکی ئەو تۆیان نییە کچان لەگە کوڕان لە بەشداریکردن لە خولەکاندا ئەمە بەڕاستی لە سەرەتای کردنەوەی سنتەر ئێمە بەشی ڕەشاقی خانمانمان هەبوو کەوا تاکە شوێن بوو لە ناو کۆیە کەواز هۆڵی ڕەشاقە هەبێت کە هۆڵ ڕەشاقە لە سنتەری گەنجانی کۆیە کرایەوە شتێکی بەڕاستی زۆر تازە بوو بەنسبەت شاری کۆیەوە خۆشبەختانە هەر ئەم خانمانی کە بەشداری ئەم خولانەی سنتەری گەنجانیان کرد لە ئێستادا خۆشبەختانە هەموو هەرێک بەشی زۆران هۆڵیان داناوە ناو کۆیە ئێستا لە چەند هۆڵێک زیاتر لە 10 هۆڵ لەوانەیە ناو کۆیە هەبێت بۆ برەودان بە بواری وەرزشی بە تایبەت بۆ خانمان بۆیە لە ئێستادا بەشی ڕەشاقەمان بەشێک کە دەتوانم بڵم لە گشت هۆڵەکانی تر زیاتر کسان ڕووی تێدەکەن لە ئێستادا بەردەوام ڕۆژانە زیاتر لە 50 خانم دێن بەشداری بەشی یاری وەرزشی ڕەشاقە دەکەن لە کوێ جگە لە بەشی ڕەشاقەم بەشەکانی ترشمان بەشی بڕن و درمان تایبەت بە خانمان ئەم بەشە بەردەوام خانمان ڕووی تێدەکەن هەموو لەتوانم بڵێم ئەم خولی بڕین و درمان هیچ خولێکمان لە 25 تا 30 خانە بەش کەمتر نەبووە بە تایبەتی لە پشوەکانی هاویندا ئەتوانم بڵێم ڕۆژانە 2 خول بەڕێوە دەچێت بۆیە ئەمە واشمان کردووە لە پاش تەوابوونی هەر خولێک وەکو تەرجیعکردن و وەکو ئەوەی کە بڵێن هاندانێک بۆ ئەو خانمانە ئەمە پلەی یەکەم و دووەم سێم مەشینێکی درمانە پێدەبەخشین بۆ ئەوەی بتە هاندێک بۆ ئەم بەشداربووانە زیاتر پەرە ببوارەی خۆیان بدەن بۆی بتوانن زیاتر ئاگیان لە خولەکە بێت و پیشەکەی خۆیان بە تەواوی فێر ببن. پەیوەندیتان چۆنە لەگەڵ ڕێکخراوەکانی سنووری قەزای کۆیە بەگشتی؟ پەیوەندیمان زۆر باشە ئێمە لەگەر زۆربەی ڕێکخراوەکان ئێمە هەماهەنگیمان هەیە بۆ خولەکان زۆر جار هەبووە ئەمان کە مەبەستیان بووە خول بکەنەوە ئەمە هاوکاریمان کردن لێرەدا یانەوەتە لە بواری وەرکشۆپات سیمیناراتدا لە بواری هەروەها خولە پیشەیی و خولەکانی تریش توانم بڵێم ئەوان لەبەر ئەوەی کە ئەوان شوێنەکان وەکو پێویست نییە لەوانەیە کۆمەڵە کەس کۆمەڵە گەنج بیانەوەی بەشداری خولەکان بکەن ئەوان ئەگەر وەکو پێویست شوێنەکان گونجاونەوە بێت بۆ لای ئێمە دێنن ئێمە هاوکاریان دەکەین ئەم گەنجانە یاخود ئەو کوڕ و کچانە دێن لە بەشداری خولەکان دەکەن لای ئێمەدا. ئامارتان لایەکە لە ماوەی ڕابردوو یان لە ماوەی ساڵی ڕابردوو چەند گەنج سەردانی سنتەری گەنجانی کۆی کردووە؟
ئێمە لە ساڵی 2019 توانم بڵێم ئێستا سەرەتای ساڵی 2020 تازە خولەکانمان دەستیان پێ کردێتەوە بەڵام لە ساڵی ڕابردووە لە ساڵی 2019 2000 دەتوانم بڵێم 2097 گەنج بەشداری خولەکانی ئێمەیان کردووە ئوقرانی کە لە سنتەر کراونەتەوە لەو ڕێژێ 1440 کوڕ بووە 656 کچ بووە کە بەشداری خولەکانیان کردووە وەکو بەشداریکردنی خول وەکو پێدانی بڕۆنامە یاخود وەکو ئەو گەنجانێکەوە بەردەوام سوودیان وەگرتووە ئەمە ڕێژێکی ترمان هەیە وەکو ڕێژەی سودمەندی گشتی کەوا هاتوون بەشداریان کردو لە خولی یاری تۆپی سەرمێز یاخود شەترەنج یاخود بۆ سودمەند بۆ هاتوون لە کتێبخانە کتێبیان خوێندوێتەوە یاخود هاتوون بەردەوام بەشداری کۆڕ و سیمینارەکانیان کردووە دەتوانم بڵێم ئەو گەنجانە 8,036 گەنج سەردانی سنتەریان کردووە بۆ سوودگرتن لە بەشەکاندا دیار لەو ڕێژێ 5390 کوڕ بووە وەرەوها 2770 کچ بووە ئەم ڕێژەیە کە سەردانی بەشەکانیان کردووە بۆ سوودوەگرتن لە بەشەکان بەگشتی دەتوانم بڵێم ئەم لێرەوە داوا لە گەنجانی شاری کۆیە دەکەم ئەو دەرفەتی هیانە بتوانن لێرە بە کاتێکی بە سوود بەسەری بەرن سەردانی سنتەری گەنجان بکەن ئێمە هەمیشە لە خزمەتکردنی گەنجاندا بووین بەبێ جیاوازی بۆیە ئێرە ماڵی دووەمی گەنجانە بەبێ جیاوازی بۆیە ئێمە لە گشت کاتێکدا هەر خولێکەوە گەنجان ئارەزویان لەو بێت ئێمە هاوکاریان بووین ئێمە دەستگرۆیمان کردوون بۆی بتوانین خولیان بۆ بکەینەوە سیمیناریان بۆ ئەنجام بدەین ڕۆشەپیان بۆ بکەینەوە لە ئێستاشدا ئێمە بەڕاستی لە بەرنامەدا بۆ پلانی تازەی ئەم ساڵمانکەوە کۆمەڵێک وەرشۆپ کۆمەڵێک سیمینارەت کۆمەڵێک خولی ڕۆشنبیری و هۆشیارکردنەوە لەناو خوێندنگا و لەناو ئامادەی و زانکۆ و پەیمانگاکاندا بەڕێوە بەرین لە ئێستاداوە لە سەرەتای دەستپێکردنی کارەکانمانداین بۆ پلانماندانەوە بۆ ئینشاڵڵا دەست بکەین بە کارەکانمان ئەمە بە ئەرچی سەرشانی خۆمان زانیوە وەکو ئەرکێکی نەتەوایەتی ئەمە لە گشت کەمپینەکان ئەمە بەشداریمان کرد بە تایبەتی لە کەمپینی ئەم ساڵ بە کەمپینی هەمومان ڕۆژاواین هەرسان بە ئەنجامدانی کەمپینێک لەژێر ساودی ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان کۆمەکێکی زۆرمان کۆ کردەوە کەوا ئێمەش لە ڕێگەی مناڵپارێزی کوردستان و گەیانمان بە خوشکبرایانمان لە ڕۆژئاوا واروها ئێمە بەردەوام لە گشت بۆنەکان بەشدار دەبین لە ئێستاشدا ئێمە لە ئامادەکاریدا نخۆن ئامادە دەکەین لە بەرنامە و پلانماندانەوە بۆی بتوانین لە ئاهەنگەکانی نەورۆ زۆرەوەها ڕۆژی کۆیە ئەم بۆ نەتەوایەتانی کە لە کۆی هەیە زۆر گرنگی پێدرێ ئێمەش دەوری کاریگەرمان هەبێت هەروەها ڕۆڵی بەرچاومان هەبێت بۆی بتوانین یادەکان زیاتر بە شێوازێکی باشتر و چاکتر لە ساڵانی ڕابردوودا ئەم ساڵ بەڕێوە بچێت ئێمە بەردەوام دیارە هەر سنتەر و شارێک دیارە چەند کەلتورێکی خۆی هەیە دیارە لە کۆیش ساڵانە ئەم چالاکیانەی کە لە کۆی ئەنجام بدرێت دیارە چالاکیەکان بەرچاون دیارن لە هەر لە بواری ئەسپ سواریە لە بواری هەروەها ئاهەنگی موسیقی گۆرانیە هەروەها لە بواری شێوەکاریە لە بواری کاری دەستیە شکاری دەستیە واروها ئەم ساڵدا دیارە ساڵان لەژێر چاودێری بەڕێز قایمقامی کۆیە ئەم چالاکیانە بەڕێوە دەچێت دیارە لەوانەیە ئەم بۆم ساڵدا لە بەرنامەماندایەکەوە کۆمەڵێک کەسایەتی یان کۆمەڵێک هونەرمەندی دەرەوەی کۆیە بێ بەشداری لەم بۆنەیەدا بکات بۆ ئەوەی ئەم فیستیڤاڵە ڕازاوە جیاوازتر بێت لە ساڵیان ڕابردووتردا. بەڵێ ئەگەر لە سوپاس بۆ مامۆستا ئەمیر بابان بەڕێوەبەری سەنتەری چالاکی گەنجانی کۆیە ئەمە کۆی چالاکی و کارەکانی سەنتەری چالاکی گەنجام و کە لە ماوەی ڕابردوو زۆر سپاس بۆ هاوکارمان کاردەوە بۆ میوانەکەشی بۆ ئەنجامدانی و دیدار و خستنە ڕووی چالاکیەکانی سەنتەری چالاکی گەنجانی کۆیە. لە بڕگەیەکی دیکەماندا بڕگەی نیگامان هەیە کە چەند فۆتەیەکن هاوکارمان کازمەوە فۆتوانەیە گرتووە با بینەری و بڕگەیەش بین.
بڕگایکی دیکەمان بڕگەی شار و وڵاتە جیهانیەکان یاخود شارەکانی هەرێمی کوردستان و هەرچوار پاچەی کوردستان دەبێت چەندیمەنێکی ئەو شارە یاخود ئەو وڵاتە پیشان دەدرێت بە بینەری و بڕگەیش بین. ڕاستەوخۆ دەچینە گەرمیان لە گەرمیان بچین بۆ شاری کفری بۆ قەزای کفری لای هاوکارمان حەیدەر ئەحمەد کا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە. حەیدەر ڕۆژ باش. حەیدەر پیاوێکی چالاکە، ینی تەنها ڕۆژانە نییە کە داوامی فەرمی هەبێ و زوو لە خەو هەستی و بێت ڕاستەوخۆمان بۆ بکاتەوە. ئەمڕۆ هەینیشە و لەگەڵەوە شاکە بەردەوام ڕۆژەکانی دیکەش هەر ڕاستەوخۆ لەگەڵمانە بۆ ئەمڕۆشە ڕاستەوخۆ لەگەڵمانە. حەیدەر زانیاریەکانی ڕۆژ لە کفری چین و ئەوزام لە یەکێک لە شوێنەوارەکانی کفریشیت ئەگەر بتەوێت باسێکی ئەو بابەتەشمان بۆ بکەی سپاس دەکەین.
ڕۆژ باش هەرچەنە لای من خەریکە بەرەو نیوڕۆ دەچێ ڕێبین وەک جەنابەت ئاماژت پێکرد ئەم ئێرە ئێمە ئێستا لە بەردەم مۆزەخانەی کفرین لێرە ئەم شوێنەوارە کە مێژووی دروستکردین تەنانەت بیناکەش نەک شوێنەوارەکەمە بینای پێشتر بینای پۆستە و گەیاندر بووە پێشتریش ماڵی قایمقام لە بەرامبەری بووە سژنێکی گەورە لێرە بووەوە سەرای کۆنی کفری لە منۆ دیارە کە ساڵی 1970 واتە زیاتر لە 100 ساڵ لەمەوە بەر دروست کراوە کە تا ئێستاش بیناکە ماوە چاوەڕێی دەستی نۆژەنکردنەوەی کە ڕەنگە بڕێکی کەم پارەی پێویست بێ من دوێنێ وەفدێکی قونسوڵخانەی هۆڵندی سەردانی ئیداری گەرمیانی کرد و قۆناغی یەکەم بڕەپارێکی بۆ تەرخان کرد بۆ قەڵای شێروانە ئێستا دوێنێ دوای سەردانیکردنی قونسوڵخانەی هۆڵندی بۆ ئیداری گەرمیان دواتر بڕی دووەمی پارە بۆ قەڵای شێروانە تەرخان کرا هیوادارم ئاوڕێکیش لەم شوێنەوارانە بدرێتەوە چونکە ڕەنگە شارێک یەک شوێنی شوێنەوار بێ بەڵام کفری بۆ خۆی کاری شوێنەوارە هەر بۆیە لە ماستەر پلانی گەرمیاندا نازناوی گەشتیاری پێدرا بۆ پێیکەوە دەزانی وڵاتێکی وەک مووسریان چەند وڵاتێک هەیە شوێنەوارەکان بوونەتە شوێنێکی گرنگ بۆ بژاندنەوەی کەرتی کوشت و کاڵیە ئاژەڵداری بگرە هەموو بوارەکان لەبەرەوەی دەبێتە مایی بەرزکردنەوەی هەلیکار داهات بەگرخستنەوەی خەڵک بەرحاڵ ئەوەی مەبەستمە ئەم شوێنەوارە ئێرێک منوەستاوم ئەمە بەردەم مۆزەخانەی کفریە بەرامبەری سەرای کۆنی کفریە بە تەنیشتەوە ماڵی قایمقام یەکەمین قایمقامی کفریە کە لە ساڵی 1920 یەکەمین قایمقام و پێشتریش لێرە فەرمانڕەوایی کراوە دواتر لە پشتمانەوە بە دیوی چەپدا ماڵی مەجید پاشای بابانە بۆ خۆی بابانەکان مێژوێکی کۆنیان هەیە بۆ زیاتر لە 200 ساڵ لەمەوە بەردەگەڕێتەوە بەرحاڵ من دەگەڕێمەوە سەر هەواڵەکان هیوادارم شوێنەوارەکان وەک جەنابەت ئاماژت پێکرد هیچ نەبێ ساڵی جارە یاخود بڕەبوجەیەک بۆ ئەو شوێنەوارانە تەرخان بکرێ من دەمەوێت باس حەمامە کۆنەکەی کفری بکەم کە نزیکەی 10 ملیۆن دیناریان بۆ تەرخان کرد کە ئەو حەمامە لە ئێستادا بە شێوازێکی وەکو جاران نۆژەن کراوەتەوە ڕێگری لێکرا لە فەوتان و لە نەمان کە یەکێکە لە شوێنەوارە گرنگەکانی سنووری گەرمیان بۆ پێیکەوە بە شێوازێک ئەو حەمامە دروست کراوە ڕێبین زیاتر لە 100 ساڵت دروست کراوە تا ئێستا ئەو ئاوەی کە دەڕات نازانن بۆ کوێ دەڕاواتە تۆ بە نزیکەی 7 متر دەشتە خوارەوەی ئاسی زەوی کفری دواتر لە خوارەوەی 7 مترە ئەو ئاوەی کە دەرەچێت لە حمامەکە تا ئێستا نازان بۆ کوێچێ واتە ئەوەش یەکێکە لە جێگە سەر سوورمانەکانی سەبارەت بە هەواڵەکان ژمارەیەک لە کەسایەتی ناوچەی داودە لە کفری کۆبوونەوە لەگەڵ دوو ئەندامی ئەنجومەنی باڵای گشتی یەکێتی نیشتمانی کوردستان بۆ چارەسەرکردنی دۆخی ئەمنی سنووری ناوچەی داودە کە هەندێک جار کە بۆشایەکی ئەمنی بەدووی سوپای عێراق لە ناوچەی پەلکان و غەڕە هەیە دێنە ناوچەکە و کاری ڕفاندن و کوشتنی هاوڵاتیان دەکەن کە ئەمەش مەترسی هەیە لەسەرەوەی کە زیاتر کردەوەکانیان زیاد بکەن هەر بۆەوە بەسەر دوێنێ فەرماندەی هێزەکانی هەفتا لەگەڵ لێپسراوانی باڵا کۆبنەوەیکی فراوانیان کرد و هەندێک بەرنامە پلانی ئەمنی هەیە ئێمە نامانوێت ئاماژەی پێ بکەم بگەن بەڵام ئەوەی کەوا گرنگە هاوڵاتیانی ناوچەی داودە دنیا دەکەنەوە لەوەی کەوا ڕێژەیەک پێشمەرگە لەو ناوچەیە بەڵام هەیە زیاتر دەکەن و ڕێگری لە هەموو ئەو کردەوە تیرۆریستیەکان دەکەن دنیای هاوڵاتیان دەکەن لەوەی کەوا سەرقاڵی کوشت و کاڵ و ئاژەڵداری بن و کاری خۆی ڕۆژانەی خۆیان هەروەها لە کفری خولی پلەدووی خولی تۆپی پێی پلەدووی کفری دوایەوە لەلایەن هێز بەشی یاری بەشی وەرزش و یاریەکانی هێزی هەفتای یەکێتی نیشتمانی کوردستان و جلوبەرکی وەرزشیان بەدابین کرا هەر خۆشبەختانە خەڵات و خولێکیان بۆ کرایەوە و کە دەتوانم بڵم زیاتر لە 200 وەرزشکار سوودی لێ دەبینێت و دیسانەوە جارێکی دیکەیش لەلایەن فەرماندەکانی پێشمەرگەی هێزی هەفتایەکی نیشتمانی کوردستان و خەڵات و دیاری بۆ تەواوی ئەو خولە دابینکە کە ئەمە هەنگاوێکی باشەی وادارن بەردەوام بێت سەبارەت بە تاپۆکردنی خانووەکانی کفری ڕێبینە من خاڵێکی گرنگە من دەمەوێت نەختی قسەی لەسەرکەم بەداخەوە سەرۆکی شارەوانی ئامادە ئەمڕۆ لە کفری نەبوو بۆیە ینا قسەمان زیاتر لە سەرێکە دیارە حکوومەت بڕیارێکی دەرکردووە بە پێی یاسایەک خانووە بێ تاپۆکان تاپۆ دەکات واتە زۆر دەپرسن یاخود زۆر تەلەفۆن دەکەن بێ تاپۆکان ئەوانە دەکرێتەوە کە زیادڕەویە یاخود وەکو ئیداری محلیە یاخود بۆ نمونە گەڕەکی ئیمام محەممەدمانێ لە کفری لەگەڵ گەڕەکی ئەوبەری و هەندێک شوێنی دیکە کە ڕژێمی بەعس لەگەڵ زەوی یەکسانی کرد دواتر بە چەند منحەیەک یاخود بە چەند
بڕەپارەیەک حکوومەتی هەرێمی کوردستان پێشکەشیانی کرد و خانۆکانیان دروست کردووە ئەوە لە ئێستادا لژنە لە قایمقامەت دروست کراوە لێرەوە هاوڵاتیانی کفری دڵنیا دەکەینەوە خۆ دەبێت خۆیان سەردانی قایمقامەت کەن و تەواوی بەڵگەکان لە خۆیان نەبێنن بڕەپارەیەکی کەمیش وەردەگیرێت واتە بۆ گەڕەکی مام حەمەدا بۆ گەڕەکی ئەوبەریە بۆ بڵێن گەڕەکی حیشورتەیە یاخود گەڕەکی ئازادیە یاخود ئەوانی کە خانووی پێوەی ئیدارە مەحەلی لە سنووری کفری هەموو ئەمانە دەبێت لە ماوەی 120 ڕۆژدا سەردانی قایمقامەتی کفری بکەن بۆ تاپۆکردنی خانووەکانیان ئەگەرنا لە دوای ئەو ماوەیە مافی ئەوەیان نامێنێت کە داوای تاپە بکەن کە ئەمە هەنگاوێکی باشە هەم بۆ ڕێخستن هەم بۆ ئەو گەڕەکانی کە لەبەر کوردبوون و هاوکاریکردنی پێشمەرگە گەڕەکانیان تەختی زەوی کرا بەڵام دواتر لەلایەن حکوومەت و بڕەپارەیەکیان بۆ تەرخان کرا و خانەکانیان سەر لە نوێ دروستکە کە ئەمە هەنگاوێکی باشە بە ئاراستەی بڵێن بە یاساییکردنی هەموو ئەو شوێنانە من دەمەوێت لە کێشەیەکی بڵین کاسبکاران قسە بکەم ئەویش ناوچەی پیشەسازیە دەبینین حکوومەتی هەرێمی کوردستان بەتایبەت لە کفری هەرچەندە قەیرام و بەڵام خۆشبەختانە بە هیمەتی دڵسۆزان یاخود ئامێرەکانی شاروانی توانرا بەشێک لە گەڕەک و شوێنەکان دەستی خزمەت و ئاوادانی پێ بگێت لە ئێستادا ناوچەی پیشەسازی 1 و 2 کفری هەردوو ژمارەیەک لە پیشەوەران لەوێن داوا ئەکەن کەوا هیچ نەبێت لەگەڵ هاتنی ئابینین وەرزی زستان خەریکە قوتارمان دەبێت و لە بەهار نزیک دەبینەوە لەوەی کەوا تێکە لە ڕێژێکیان بکرێت و هەندێک لە ئامێرەکان بۆ ماوەی چەند ڕۆژێ لەوێ کار بکەن من هەواڵ و زانیاری ترم هەیە ئەگەر جەنابەت پرسیارەتە بێ کاگرەبین. حیدەر ئەحمەد پامنێرمان لە کفری زۆر سپاسکە بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵمان نەبووی سپاس بۆ زانیاریەکانت. دەچینە لای تەوەری دوین بەرنامەکەمان لە تەوەری دوین بەرنامەکەمان باس لە ڕۆڵی خێزان دەکەین لە پەروەردەکردنی تاکی بەختەوەر. ئایان خێزانەکان و کۆمەڵگامان چەند هاوکارن بۆ ئەوەی کە تاکێکی بەختەوە لە کۆمەلگادا بەرهەم بهێنین و لەو بابەتە گرنگتریش لە بابەتە پەروەردەیەکەیە کە وەزارەتێکمان هەیە وەزارەتی پەروەردەیە هەر ناوەکەی خۆی بەخۆی و ناوی پەروەردەیە بەڵام بەداخەوە ئێستا هێندە گرنگی بە فێرکردن و فێربوونەکە دەدرێتنە لێ وەزارەتدا هێندە گرنگی بە بەلایەنی پەروەردەیەکە نادرێت زیاتر گلەیەکە ڕوبەڕووی مامۆستایان دەکرێتەوە بەڵام مامۆستایانی بابەتێک باز دەکەن کە دەڵێن ئێمە چی بکەین ئەگەر بۆ نمونە بەرپرسانی پەروەردەیی سەرپەرشتیارەکان کاتێک کە دێن چاودێری ئێمە دەکەن پرسیارەوە دەکەن چەند پرۆگرامتان خوێندووە نمرەی خوێنکارەکانتان چەندە نزبەی دەرچوونتان چەندە ئەم جۆرە پرسیاران دەگەن پرسیار لە بابەتی پەروەردەییکردن و لە بابەتەکانی دیکە ناکەن ئەمە گرفتێکە کە ڕوبەڕووی وەزارەتێ بۆتەوە کە خۆی ناوی وەزارەتی پەروەردەیە هەرچەندە چەندین هەوڵ هەبووە کە ئەم بابەتە وردە گۆڕانکاری بەسەردا بێت بەڵام تاوەکو ئێستا لە ناو وەزارەتدا لەو بابەتە بە پێی پێویست نەبوو بۆستا میوانداری بەڕێز مامۆستا ڕەوف سابیرمان کردووە کە بەرپرسی ڕێکخراوی پەروەردەیی خێزانیە مامۆستا ڕۆژ باش بەخێربێن ڕۆژ باش زۆر سپاس دەکەم مامۆستا سەرەتا دوو بەش ئەەکەم بەشێکی لەوەی کە لە ڕووی کۆمەلگا و خێزانیەوە بۆ دروستکردنی تاکێکی بەختەوەر و تاکێکی تەندروست لە نێو کۆمەلگایە تەندروست لە ڕووی پەروەردەکردنەکەیەتی مەبەستمە دواتر دەچمە سەر بابەتی لە خوێندنگا و پەروەردەکردنەکە ئێمە لە خێزان لە کۆمەلگا چەند هاوکارین بۆ ئەوەی تاکێکی تەندروستمان بۆ دروست ببێت تێبینی بکە تاکی دروستکراو لە ناو کۆمەلگای ئێمەدا تا ئێستا تاکێکی خۆڕسکە تاکێک نییە زۆر کاری لەسەر کرابێ هەمیشە ئەو قەرەباڵی و جاڵی و تونند و تیژی و قەیران و شەڕانگێزی و کۆمەڵە شتەیە کاریگەری ڕاستەخۆی لەسەر تاک کردو تاکەکانیش لە ناو خێزانەکانە کە خێزانەکان زادەی ئەم ئۆردوگا سەربازیە شەڕانگێزیە قەیراناویە نازانم چییە کاتێک کە خێزانەکان زادەی ئەمن خودی خێزانەکانیش هەمان تاک بەرهەم دێننەوە وەکو جەنابتان لە سەرەتادا باستان کرد پەروەردە کۆمەڵێک میکانیزم و ڕێڕەوی تایبەت بەخۆیەتی بچینە سەر ئەو بابەتە پەروەردەی خێزانیمان لە نێو کۆمەڵگەی کوردیدا پەروەردەیەکی دروستە نەخێر بۆ هۆکارەکەی گەڕێتەوە بۆ ئەوەی تا ئێستا کەسایەتی کۆمەلگای کوردی عێراقی ڕۆژهەڵات بە شێوەیەکی گشتی بە تایبەتی عێراق کەسایەتێکی زۆر لاوازە
کەسایەتێکە ئامانجەکانی کە لە بەردەمیایەتی ئامانجی تەندروست نییە. ئامانجێک نییە کە خزمەت بە بەهاکانی نیشتیمان بە دادوەری بە چمکی بە هاوڵاتی بوون بە کۆمەڵک پرانسیب بکە کە سەرچاوەتی ئەرک کۆمەڵک بابەت کە سەرچاوە مرۆیەکانی لێ پێک دەهێنرێت. یعنی لێرەدا ئێمە کێشەمان لەوەیە تاک کار لەسەر کۆمەڵێشە دەکا لە دەری ئەمانەیە لە پێچوانەی ئەوانەشە. بۆ نمونە لەوانەیە زۆربەی زوری تاکەکانی کۆمەلگای عراقی زیاتر حەزیان لەوەیە کە مافی زۆریان پێ بدرێت، شتی زۆریان پێ بدرێت، خواستیان لەسەر شتەکان زۆرە، بەڵام کارکردنیان هێچکار کەمە، نانەوێت کار بکەن. خۆیان بەشایانی هەموو کارێک دەزانن، خۆیان بەشایانی هەموو پاداشتێک دەزانن، خۆیان بەشایانی هەموو خۆشگوزەرانی دەزانن بەبێ ئەوەی خۆیان بۆ ماندوو بکەن. ئەمە ئەگەر بیتە سەر پێوەرەکان لە پێوەرەکانی بەختەوەریان لە پێوەرەکانی سەرکەوتندا، چکە بیرمان نەچێ ویستم شتێک بە جەناب بڵام کاگڕێبی خۆی دایمەن لە گەشەپێدانی مرۆی پرسیارێکە کرێ سەرکەوتن بەختەوەریان بەختەوەری سەرکەوتنە کامیان لە کامیان دروستە بێت. ئەوەی کە وڵامەکە بەم شێوەیە هەمیشە ئەبێت تاک بەختەوەر بێ بۆی سەرکەوتوو بێت. تاک سەرکەوتوو نابێت کاتێک کە بەختەوەر نابێت. بەختەوەری ڕاستە سەرکەوتن هەموو سەرکەوتنێک کۆمەڵە بەختەوەریانێ، بەڵام ئەو کەسێک کە سەرکەوتنێک بە ئامانجەگرێت ئەبێ بەختەوەر بێ لەو ئامانجێکی هەیەی. یعنی ئیشی بۆ بکە، ئەبێ خواستی گەورەی لەسەری بێ، یعنی ببێتە سەرچاوەیەک بۆ ئەم وەکو چۆنەڵی سەرچاوی شتێک لە شتە فەسلەجیەکان وەکو ئاو، وەکو ناخواردن، وەکو هەوا، ئەوە نەگرنگ بێ بۆی. بابەتە پەیوەندی بە کولتور و دابوونەریتمان هەیە یا پەیوەندی بە ڕۆشنبیری تاکەوە هەیە؟ پەیوەندی بە هەردووکیەوەیەتی. پەیوەندی چکە لە ناو کۆمەلگای ئێمەشدا ئەگە هەر دابوونەریت کاری بکردایە پێ ئەچێت وەکو پێویست کۆمەڵێک تاک ئێستا دروست بوون کە ئەو تاکانە لە ناو کۆمەلگای ئێمەدا یەجگار سەرکەوتوو بوون و بە سەرکەوتنەکانی خۆشیان یەجگار بەختەوەر بوون و خەڵقێکن بەمانای کەلیمە کە ئەڵێن بەختەوەری لە زادی خۆیان نا، بەڵکو بەختەوەریان بە دیاری هێناوە بۆ کۆمەلگاش. بۆ نمونە کۆمەڵێک نووسەرمان هەیە، کۆمەڵە شاعیرمان هەیە، گۆرانی بێژمان هەیە، هونەرمەندمان هەیە، سەرکردەمان هەیە لە بواری کۆمەڵایەتی، لە بواری ئابووری، لە بواری سیاسیشدا. باشە لەم سەردەمی گلۆبالیزم و بە جیهانی بوونە بۆ ناتوانین بۆ نمونە کە تۆ خۆت بنەبێت لە هینەکەی پرسیار ئەو قسەی وەڵامی خۆت ئەو پرسیارە دروست بکەم کەوتت تاکی کوردی و شوێکی گشتی ڕۆژهەڵاتی تاکێکی تەندروست لە ڕووی پەروەردەیەوە تەندروست نین. ڕاستە. بۆ نەمانتوانیوە سوود لەو ئەزمونانە وەربگرین، سوود لەو کارانە وەربگرین کە لە جیهانە ئەکرێت لەوانەی کە تۆ لەوانەیە ناویان بیت کە تاکێکی تەندروستن لە ڕووی پەروەردەیەوە. لێرە ئەمە وردەکاری هێچگار زۆریەوێت. کاتێک کە تۆ بچیتە ناو ئەوە ئەلەوە تێبگەین بۆچی ئێمە ئەو ڕێڕەوە زانستیەمان نەگرت بۆ پەروەردەکردنی تاک، بۆ پەروەردەکردنی خێزان، بۆچی کللتور هەمیشە زاڵە بەسەر ئێمەدا. ئەمە ئەڕواتە کۆمەڵێک بیرمان نەچێمە ئاینیش لەوانەیە یەکێک بێ لەو بابەتانیش باسی ئەوە بکەم. یەکیان ئاین لای ئێمە ئاین زۆر جار مەسەلەن هاتووە، ئاینێکی تری لا بردووە خۆی جێگای ئەو ئاینەی تری گرتوتەوە. ئەم کللتورە ئاینە هەندێک بەشی لە ناو کۆمەلگاکە ماوە تۆ کۆنەکە، ئەمەی تازەکەش ویستێتی جێگای خۆی بگرێ. زۆر جار لەم بینەدا سەرلێشێواوی بۆ تاکەکانی کۆمەلگا دروست کردووە، بێجگە لەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوەیەکی گشتی تا ئێستاش زیاتر ئەوەی کە پێڕەوە کرێ بابەتی دیکتاتۆریە، بابەتی ئاراستەکردنە، بابەتی ئەوەیە یەکێک بەدەستی ئەوانەی هێن کۆمەڵک بەدەستی یەکێکەوە ئاراستە ئەکرێن بە کۆمەلگادا. و حەز ناکەم زۆر مامۆستا لە بابەتەکە دەرچین، بەڵانەیە و بابەتێکی کۆمەڵایەتی و سیاسی و نەزان پەروەردەیەکی گەورە بێ ئەو بابەتە. بۆ ئێمە فۆکس لەسەر بابەتەکەی خۆمان بکەین لە مەسەلەی بەختەوەری. بەختەوەری لە نێو خێزان تەنها
ئەرکی دایک و باوکە یان ئەرکی تاکەکانی دیری کۆمەڵگاکە و ئەرکی بنەماڵەیە ئەرکی تاکەکانی دیکەی خێزانەکەشە. کاگڕێبین ئێمە کە کاتێک گەڵێن چۆن بتوانین خێزانێکی بەختەوەر دروست بکەین کۆمەڵێک ڕێڕەو هەیە بێ سری ئەو ڕێڕەوانە بکەین 1 و 2 3 بە دوای یەکە. یەکێک لە شتەکان کە بەختەوەری لە ناو خێزانە دروست بکرێت ئەوەیە کە ئێمە پێویستمان بە کۆمەڵک کادری لێهاتووی بەتوانای وەکو جەنابتانە کە بتوانێت فۆرماتی مێشکی خێزانەکان تاکەکان دایک و باوک بکە بەو دیوەی کە بتوانێت چۆن پەروەردەیەکی تەندروستی مناڵەکانیان بکە. ئێمە گەورەترین کێشەمان تا ئێستەکانە لە ناو خێزانەکانە خودی پەروەردەکردنە. خودی خێزانەکان لە ناو خۆیانە کێشەیان لەگەڵ خۆیانە هەیە. یعنی ئەو کەسانەی کە خێزان بەڕێوە بن کە بریتی دەبێت لە دایک و باوکێک خودی دایک و باوکەکە سەرقاڵی کۆمەڵک کێشان بە خۆیانەوە. ئەم کێشانە لە کۆمەڵێک شتەوە دروست دەبێت. یەکێ لەو شتانە تێنەگەیشتنە لە ئەرک و فەرمانی خودی هەردوو جنسەکە. ژن ئەرکەکانی خۆی وەکو پێویست پیا و ئەرکەکانی خۆی وەکو پێویست ئەوە. بێجگە لەوەش ئەو واقعی کە جەنابەت باست کرد لە کۆمەلگاوە هەمیشە کۆمەلگا کاریگەری هەیە لەسەر خێزان. ماڵەکەش تەنها خێزانەکە نەبێ دەوروبەرەکەی پێشوشی کە هەیەی ئاینەکەشی کە وەریگرتووە دراوسەکانیشی کە لە کاراکەن ئەو میدیا و سوسیال میدیایی کە تماشاشیەکە ئەوەش کاریگەری هەیە لەسەری هەمووی کاریگەری هەیە. بەڵام کێشەکە لەوەیە کێشەی بڵێن ئالۆزی کێشەکە لەوەیە دروست دەبێت کە تاکی ئێمە ڕێڕەوێکی جێگیری نییە بۆی کە لەسەری بڕوە. زۆربەی تاکەکانی کۆمەلگای ئێمە کە عەرزی جەنابتم کرد کەسایەتی کۆمەلگای ڕۆژهەڵاتی ناوەڕاست کەسایەتێکی لاوازە. کەسایەتی لاواز چێ؟ ئەوەی کە متمانەی زۆر بەخۆی نییە کەوەی ناتوانێت بۆ ئامانجەکانی خۆی بۆی بگا بە بەختەوەری سەرکێشی بکات. ئەوەیە کە زۆرترین داواکاریە کەمترین هەندێک کەس هەیە دەڵێن ئێمە خاوەنی ئاینێشین کە ئاینی ئیسلامە و ئەو ئاینەکەمان بەم شێوەیە و ئەوەیە و ئەوە تا ئاخیر خاوەنی دابوونەریتێکی کۆمەڵایەتی پتە و بەهێزین خێزانی هەڵوەشاوەمان نییە وەکو ئەوروپا و ئەمریکا. زۆر بابەتی دیکە هەیە کە باسی ئەکەن کە تا ئێستا ئێمە ڕۆچوونەتە ناو دابوونەریتی کۆمەڵایەتی خۆمان هەندێک بابەتی خێزانی و ئەخلاقیمان پاراستووە. بەم پێوەرانە بە ئەوانەی کەمان باسیەکەن دەبێت تاکی ڕۆژەڵاتی تاکێکی بەهێزتر بێ و تاکێکی پتەوتر و بەختەوەرتر بێ. ڕاستە. بەڵام کاگڕێبین ئێمە بیرمان نەچێت کە کاتێک باسی دابوونەری تەکەین لە دابوونەری تا هەموو شتێک خراپ نییە. لە دابوونەریتیشە هەموو شتێک باش نییە. وە شتێکی ترکە هەموو کات ئێمە پێویستە کاری لەسەرکەین نە هەموو شتێکی کۆن خراپە نە هەموو شتێکی تازەش باشە. کەواتە شتە تازەکانیش لە داهێنانە هەمووی باش نییە. لە ڕووی تەکنۆلۆژیاشەوە لە ڕووی پێشکەوتنیشەوە لە ڕووی گلۆباڵی جیهانیشەوە کە کاری لەسەرکرێ. کاتێک کە تۆ ئەڵی پێشکەوتن ئەگەر لە تەکنۆلۆژیا بێ ئەگەر لە فکرە ئەگەر لە ڕۆشنبیریا بێ لە هەر یەکێکیان لەمانە بێ کاتێک پێشکەوتن دروزە بێ کە کۆمەڵێک دابوونەریتت بۆ ڕەشەکاتەوە. خودی پێشکەوتنەکە بە ئاراستەیەکە کە ئاراستەکەی دێت لە کۆمەڵێک بابەت لە پرسیارەکە ئەو بابەتە بوو. بۆ نمونە زۆر کەس باسەکەن کە بەنەمای خێزانێکی پتە و بەهێز لە ڕۆژەڵاتە زیاترە وەک ئەوەی کە لە ڕۆژئاوا و ئەمریکا هەیە. بەڵام تۆ قسەکەت پێچوانەیە ئەڵێ تاکی ڕۆژئاوایی و ئەمریکی زیاتر تاکێکی بەهێزترن وەک لە تاکێکی لای ئێمە. ئەمە بۆ ئەم جیاوازیە هەیە بۆ ئەم دوو بابەتە هەیە. بەڵێ ویستم منیش بێمە سەر ئەوە تۆ تێبینی بکە کاتێک ئێمە باسی خێزانەکەین لای ئێمە کۆمەڵک نەریت هەیە لە ئیوان جوانترە
کۆمەڵێک نەریتمان هەیە ئەی بۆ تاکەکەمان تاکیشی لەوان باشترە کۆمەڵێک شتی ئەوانیشەیە لە هی ئێمە زۆر باشترە ئەوانەی کە باشن ئێمە لەوانەیە پەیوەندی خێزانەکانمان سیستەمی چۆنەڵێت باوکایەتی و کوڕایەتی و کۆمەڵێک فەرمان و پێکەوە بەستنەوەی خێزان و ڕاپرسیکردن لە کۆمەڵەشتا ئەمانە لێرە ئەگەر وەکو ئالوودەبوون بێ بەو بابەتە یان وەکو ئەوە بێت کە بڕوامان بە مەسەلەیە هەیە یان هەر یەکێک بێ ئەمە زیاترە لە ناو ئێمەدا بەڵام خودی تاکەکان پشبەستونین بە خودی خۆیان خودی تاکەکان توانای ئەوەیان نییە کە وەکو پێویست بتوانن ئەو ئامانجانەی کە هەیەە کەم هەیە لەمە بتوانێت بگاتە ئامانجەکانی خۆی هۆکارەکەشی چییە؟ هۆکارەکەی ئەوەیە دائیمەن وەکو عرضم کردی کەمترین زانیاری خێزانەکان کەمترین زانیاریان هەیە لەسەر پەروەردەی خێزانی لەسەر خودی پەروەردەکردن زۆر جار بەڵێ تۆ تێبینی بکە لە بینی یابان و لە بینی ئەوروپادا کۆمەڵێک نەریتی پامدێنمان لەسەر هێڵە بۆی ئەوە بگرین دواتر قسەکەم لەسەر ئەو بابەتە بە تایبەتی ئەرکەکان ینی هەر کەسێک ئەرکی چی بێت لە کۆمەڵگەیە دایک و باوک چۆن بتوانن مناڵێک بێنە ژیانەوە کە بەختەوەر بێ چی لە ڕووی توانای دارایی چ لە ئامادەی هیزری خۆیان ئەم بابەتانە گفتوگۆی زیاتر لە کەسەکەن و بابەتی پەروەردەی زۆر گرنگە و زیاتی پەروەردە لای من ڕاستە خۆ دەچینە سلێمانی لە سلێمانی هاوکارمان عومەرکەریمان لەگەڵایە کە ئەمڕۆ چلەی هونەرمەند و ڕاگەیاندکار ئاسۆ عومەر سوارەیە وەزانم ئێستا لە یەکێک لە باخچەکانی شاری سلێمانیت ئەمڕۆ بە فەرمی ئەو باخچێ بە ناوی ئەوە دەکرێت و ئەمڕۆ چ مەراسیمێکیش هەیە بۆ یادی چلەی ئاسۆ عومەر سوارە بەڵێ ڕێبن سڵاو لێەوە ئێمە لە شاری سلێمانی و لێرە چوارڕیانی زەرگەتی پێڵێن لەم چوارڕانە پارکێک دروست کراوە ئەم پارکە ئەمڕۆ بە بۆنەی کۆچی دوایی یەکێک لە کەسایەتەکانی شاری سلێمانی لە هونەرمەندە خۆشەویستەکان لە ڕاگەاندکارە سەرکەوتەکان ئاسۆ عومەر سوارەکە چ شەوبەر لە ئێستا ماڵ ئاوای لێکردین و خەڵکی کوردستان شایەتی پەرۆشی لە دەستدانی بوون ئەم پارکا وەکو سەرۆکاتی شارەوە سلێمانی ئەم پارکە کە کراوەتەوە پارکێکی نوێیە بە ناوی ئەویەوەکە ئەمە پارکەکەیەوە ئێستا کۆمەڵک لەو خزم و دۆست و هاوڕێ و کەسوکاریان هاتون بۆ ئەوی بەشداری کەن لاکردنەوەی پارکەکە و هەروەها ماتەمینی خوان جارێکی تر ڕابگەێنن بۆ لە دەستدانی ئەم کەسایەتیەکە لە تەمنێکی کورت تا بوو یعنی گەتوانە وا بڵم ماڵ ئاوای لە تەواوی خەڵکی کوردستان کردو و ئێستا بۆ یاد و یادەوەرەکانی لە لای زیهن و زاکری هەمومان ماوەتەوە بۆیە بۆ ڕێزلێنان لەو خزمەتەی کە ئەو با خەڵکی کوردستانی کردووە شارەوانی سلێمانی ئەم پارکەی دروست کردووە و ئیکا بە ناوی ئەوە بە ناوی هونەرمەند ئاسۆ عومەر سوارە ئێمە هونەرمەند ئاکۆ عومەر سوارەمان لەگەڵە کە برای هونەرمەندی خوا لێ خۆش بووە بابزانین ئەو چی هەیە بۆ کردنەوەی پارکەکەەوە ئەمڕۆ ئەو مەراسیمانە چین کە بۆ یادی چلەی خوا لێ خۆش بوو ڕێکخراون مامۆستام کاتت باش دەنگ و باست باش قوربان مەجارێک کە سەرخۆشیتان لێکین ئەمڕۆ لە شاری سلێمانین بۆ کردنەوەی ئەم پارکە و چالاکەکانی ترچین بۆ چلەی کۆچی دوایی ناوادەی خوا لێ خۆش بوو ئاسۆ عومەر سوارە سەرەتا بەخێر بن بۆ کەناڵی گەلی کوردستان ئێمە ئەمڕۆ لە چلەی ڕەحمەتی برام خوا لێ خۆش بوو هونەرمەندی گەورە ئاسۆ عومەر سوارە لە دوای مەراسیمی سەقەبران ئەمڕۆ هاتینە باخچەیە کە لەلایەن بەڕێوەبەرایەتی باخچەکان و شارەوانیەوە هەردووکیان باو بەشی ئەم باخچیان بەناوە کردووە و هەم چوارڕیانەکەشان بەناوە کردووە واتە چوارڕیانی باخچەی هونەرمەند ئاسۆ عومەر سوارە و لە دوای ئەمەش ئێمە مەراسیمی چلەمانەیە لە هۆڵی تەلاری هونەر کاژمێ سەعات کاژمێ سێ و لەوێشە بە کۆمەڵی بابەت و بە کۆمەڵێ ڤیددیۆی کۆنی هونەرمەند بەشداری لەو چلەی ماتەمینەی کاسی براماکەین تۆکو هونەرمەندێک و ئەوژوەکو هونەرمەندێک و ڕاگەاندنکارێک چۆن نەڕوانیتە ئەو خزمەتە گەورەی کە بەجێی هێشتووە یعنی عاتەن ڕاستە براتە بەڵام دوجار ئەو کەسایەتیەکی گشتی هەبوو و ئەو خزمەتەی چەند ڕنگدانەوەی هەیە لە کۆمەلگاوە ئێوە ئەوەتان لەکوێ هەست پێ کرد کە ئەم کەسایەتیە بەجێ هێشتووە هەمیشە کاگاسۆ مێژوویەکی لەگەڵ هونەرە هەیە هەمیشە کاگاسۆ مێژوویەکی لەگەڵ ڕاگەاندنە هەیە کاگاسۆ هەر لە مناڵیەوە بۆ خۆی کەسایەتێک بۆ حەزی کردووە کە کەسێکی کۆمەڵایەتی بێ ئەمانە کۆمەڵی خەسڵەت بنوای لە کاگاسەوە کرد کە جارێکی تر ئەو خەڵکە بە جۆش و خرۆشێکەوە بەرەو
پیری بۆ مەراسیمی سەقەبران و بۆ مەراسیمی مزگەوت و بۆ مەراسیمی چلە و بۆ هەموو ئەو بابەتانی کە هونەرمەندی پێ گەورە ئەبێ هونەرمەندی پێ ئەناسێ ئەو خەڵکە بە پەرۆشەوانی هەموو سەردانیەکەن کاکاس و کەسێکی با بڵێن هەم هونەرمەند بوو هەم ڕاگەان دلکار بوو هونەرەکەشی ئەو بوو کە لەو ئاسا بوو کە خەڵک شایەتی ئەوان کە کاگاس و توانایەکی هونەری هەبوو و وەکو ڕاگەاندی کاریش کاگاسەوە خۆتان نەزانن لە ڕێی چەندین بەرنامە هەم لە کەناڵەکەی ئێوە و هەم لە کەناڵی کورسات ئەو دوو کەناڵەکە لانەی ئەو بم بۆ پێشکەشکردنی خواستەکانی ئەوە بوو خەڵک هەرەزانێکە لە چ بوارێک لەو بوارەشا کە ئەسپی خۆی تادوا بوو تاودا و سوچارکێکی باش بوو. کاتە ئێوەکو بنەماڵە چیتان هەیە بۆ ئەو دڵسۆزی و خەمخۆرەی خەڵکی کوردستان ئێمە هەمیشە سپاسی خەڵکی کوردستان و تایبەتی شاری سلێمانیەکەین کە ئێمان با بڵێن سەبوریان ناوە بەدلی ئێمە یعنی ئێمە کاگاسۆ لەژێ دەستی ئێمە دەرچوو بەڕاستی کاگاسۆ ساعتوانین بڵێن کاگاسۆ نەخەریک تەنها کوڕی مامۆسامەر بێ و هی بنەماڵەکەمان بێ یان با برامین بێ بەڵکو کاگاسۆ ئەندامێکی بنەماڵی هەموو ئەو خەڵکەیەکە بە پەرۆشەوە فرمێسیان بۆ ئاڕشت. زۆر سپاس مامۆساجان دەست خۆش بێ مامۆسا ئاکۆ عومەر چوانە هونەرمەند کە لەگەڵمان بوو ڕێبین هەڵبەتە پاش کەمێکی تر پەردە لەسەر ئەو تابلۆیە لادرێ کە هەم وێنی خۆی و هەم چوارڕیانەکە و ئەم پارکەشی بەناوەوە کراوە و وەکو تیشی سەعاسێ لا تەلاری هونەر مەراسی میچلەکەی هەیە و ئەگەر بگەڕێنەوە بۆ باگراوندی مێژووی و خزمەتی هونەرەکانی هەڵبەت زۆر و زەوەندە بەڵام دوجار ئەمە وەکو سنەتی ژیان بەجێ هێشتین و ئێمەش تەنها ناو یاد و یادگارەکانی دەهێڵینەوە بۆنەوەی دوای خۆمان. عمەر کەریم پایانێرمان ڕاستەخۆ لە سلێمانیەوە لەگەڵمان نەبووی سپاس بۆ تۆ سپاس بۆ بەڕێز کاک ئاکۆ عومەر کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵمان نەبوون. گەلی کوردستان ڕووماڵێکی تایبەتی دەبێت بۆ بابەتە لە ئەمڕۆ لە چلەی هونەرمەند و ڕاگەیاندکار ئەو ڕێی هەموو لایەک ئاسۆ عومەر سوارە و پاشنیوەڕۆ لە مەراسیمەکەشی کە دەست پێ دەکات گەلی کوردستان ڕووماڵی دەبێت بۆ چالاکیەکانی ئەو مەراسیمەش. مامۆستا دەگەڕێن سەر تەورەکەی خۆمان. پرسیارێکم کرد لەسەر ئەو بابەتەی کە ئەرکی بە تایبەتی دایک و باوک ئەرکی قورسە لەوانەیە لە دروستکردنی تاکێک لەوەی کە تۆ نەوەیەک دەخیتەوە ئایا ئەمە دەکاریت کردووە بۆەوەی کە ئەم نەوەیە زۆر کەس لای خۆمان هەیە پێویست ناکڵێن ئەوە نەبچیتە ناو ئەمقی مۆزوعەکەەوە بەڵام دەبێت تۆ خۆت بۆ نسێری توانای دارایی خۆت بکەیت بزانی ئەتوانی نەوەیەک بخیتە دنیاوە بۆی کەسێکی بەختەوەر بێت دەبێت سێری ئەو پێداویستیانی ژیان بکەیت بۆ دابین کردووە لە ڕووی هزریشەوە زۆر جارە بابەتە گرنگە کە زۆر کەسەیە تەمەنێکی کەمی هەیە کەچی وای زانیە بەستەنها دروستکردنی خێزان و خستنەوەی نەوە ئەوە بابەتێکە دەبێ بیکە ئەگەر تو ئامادەکاریت نەبێ بۆ ئەمانە تاکێکە دێنیتە ژیاوە تاکێکی بەختەوەرە بێ؟ نەخێر قسەکانی تۆ زۆر تەواوە زۆر زانستی بۆ شتەکان چۆی لە ڕووی مادیەوە لە ڕووی تەمەنەوە لە ڕووی هەزریەوە من ئەمەوێت لە ڕووی هزریەوە قسە بکەین زیاتر چکە لەوانەیە نەمادە نەتەمەن تەمەنیش گرنگی خۆی هەیە بەس ئەوەندەی هزریەکەنە ئێمە کێشەمان لە بیرکردنەوەی تاکەکانە خودی تاک کە کاتێک دێتە بەردەمی پرۆسەی ئەوەی کە خێزان و هاوسەرگیری ئەبێ پرۆسەیەکی زۆر زانستیانە ئەنجامدا و شارەزا بێ لەوەی کە ئەرکی خێزان چیەوە ئەم خێزانەی کە بنیاتێنێ لە داهاتوە چ خێزانێک بێت ئامانجەکانی چییە لە بنیانانی ئەم خێزانەوە چی پێشکەش بە کۆمەلگا ئەکات ئەمە زۆر گرنگە لێرەدا ئێمە گەنجانمان بەڕاستی بەداخەوە زۆر بێبەشن لەو وەرگرتنی ئەو زانیارە بە هۆکاری ئەوەی کە هەتا ئێستا وەکو پێویست هیچ ڕێکخراوێک و نەحکومەتیش وەکو جەنابیشت لە سەرەتای بەرنامەکە باست کرد گرنگیەک نەدراوە بە پەروەردەکردن پەروەردەکردن ئەوەیە کە ئەم کەسە چەندێک خواستی لەسەر دروستکردنی خێزانەکە ئەبێ ئەوەندە خواستی لەسەر ئەوە بێت دوار ڕۆژی ئەو خێزانە چۆن ئەبێت کە خۆی یەکێکە بێ لە کارکتەرەکانی ناو خێزانەکە چۆن کێشەکان لە خۆی دوورەخاتەوە چۆن بە زانستی ئەتوانێت ئەوە بکە ئەمەش پێویستی بە کۆمەڵک وەرگرتنی کۆرسی زانستی لە ڕووی ئەوەی کە ژن و پیا و دوو کەسن دوو کائینن پێکەوە دەبنە شەریکی یەکتر
کاتێگە بنە شەریەکی یەکتر پیا و لە بیرکردنەوەدا ژن لە بیرکردنەوەدا وەکو یەک نین لە بیرکردنەوەدا و لە ڕەفتارکردنیشە هەندێک جار جیاوازیەکی زۆریان هەیە. ئەم جیاوازیە وای کردووە پیاوان زۆر شارەزایەکی ئەو تۆیان نییە لە ڕەفتار و هەڵسوکە و لەگەڵ ژنانەوە ژنانیش نیانە لەگەڵ پیاوانە بێجگە لەمەکە لە نێو پیاوانیشە چەندین جۆر زیرەکی و چەندین جۆر کەسایەتی و چەندین جۆر هەڵسوکەوتی جیاواسەوە لە نێو ژنانیشە بە هەمان شێوە لەوانەیە لە دوو بنەماڵە و لە دوو کۆمەڵگەی جیاواز و ئەم کەسانە هات بن زەواجیان لەگەڵ کردویان دوو شاری جیاواز بن دوو کولتوری جیاواز بن تەقەبولکردنی ئەم بابەتانەی یەکدی لەوانەیە بابەتێکی گرنگ بێت کە تۆ بتوانی خێزانێکی بەختەوە دروست بکەیت. من ئێستا قسەکەم ئەوەنە دوور نییە مەسەن لە دوو کولتوری جیاوازە هەمان کولتور بەڵام خودی کولتورەکە کە بڵێن ئەم دوو کەسەی بەرهێمناوە دوو کەسی جیاوازی بەرهەمێناوە کە یەکیان ژنە یەکیان پیاوە لە ڕووی بیرکردنەوەدا ینی تۆ تێبینی بکە جیاوازەکانی ژن و پیا و ئێمە ئەگەر باز بکەین لەوانەیە 5-6 بەرنامەی وەکو ئەمەی کە جەنابەت پێشکەشیەکەی بمانەوە بۆ ئەوی کە باز لە جیاوازیەکان بکەین. باشە مامۆستا زۆر مەبەستمە ئەو کاتێک کە ماوەمە کاتی ئێندەم نەماوە لەسەر بابەتی پەروەردەیەکەش قسە بکەم. ئێمە وەزارەتێکمان هەیە ناوی وەزارەتی پەروەردەیە دنیایەک خوێندکار و مامۆستا و خوێندنگا و ئەم بابەتانەمان هەیە وایە لەوانەیە لە هەندێک سێکتەری زۆرە پێداویستیەکان بۆ ئەم وەزارەتە دابین نەکرابێ بەڵام بە ئەرکی خۆی لەلایەنە پەروەردەیەکە هەستاوە ئەم وەزارەتە نەخێر. من چەندین جاریش باسی ئەم بابەتەمە کردووە لە کۆڕ و سیمینار و کۆنفرانسەکاندا چونکە کای پەروەردە لەگەڵ کای زانستی دوشتی لێک جیاوازن. کای پەروەردەکەت کە تۆ ئەڵێ پەروەردە ئەبێ خودی وەزارەتی پەروەردە بزانێت ئامان چییە لە ئەوەی کە قوتابخانەی دروست کرد ئامان چییە لەوەی کە پەیمانگا و زانکۆکانی دروست کردووە پێشکەشکردنی تاکێکی بەسوودە بە کۆمەڵگا. کاتێک کە زانکۆکان و وەزارەتی پەروەردە ئەم ئەرکە قورسی گرتۆتە ئەستۆی خۆی ئایا توانیوێتی تاکێکی بەسوود پێشکەش بە کۆمەڵگا بکە لە ڕووی پەروەردەیەوە تۆ تێبینی بکە کاگڕێبین تاکو ئێستەکانە ئێمە لە نێو کۆمەڵگای ئێمەدا جیرۆدەین بەدەست ئەوانەی کە زۆر شەهادەی باشیان هەیە مەسەنشتی باشیان هەیە ببینە جادەکانمان بۆ هەڵەکەندرێتەوە ببینە نەخۆشەکانمان بۆچی چاک نابێتەوە بۆچی بیناکانمان دەڕوخێ بۆچی کارەبات تێری هین ناکە بۆچی ئاوەکە وەکو پێویست نییە بۆچی ئێ باشە ئەم کۆمەڵگایە خۆی فەرمانڕەوەی خۆی ناکات هەر تاکەکانی ئەم کۆمەڵگایە نییە کە هەموو کایەکان و جوبگەکانی دەستەڵاتی بەدەستەوەیە ئەی بۆچی وایە کەواتە لێرە ئەو نامەیە بگەێنی کە ئەگەر بند و وەزارەتی پەروەردە بە ئەرکەکەی خۆ هەڵبستێت پەروەردەیەکی دروستمانە بێت لە دوجارە تاکێکی بەختەوەریشمانەگاتە ناو کۆمەڵگاکە دڵنیایی یعنی تۆ ببینە ئێمە دکتۆرمان هەبووە بمبورە هەموو دکتۆرێک نییە بەڵام دکتۆر هەبووە ئەوە بڕۆ سێرکە یعنی ویستی ئەو لە ئەوەنەی کە لەسەر وەرگرتنی پارەیە قەت ویستی ئەوەنە لەسەر چاکبوونەوەی نەخۆشەکە نییە ئەوەنە گرنگی پێ نەداوە یعنی من شتێکی ترت پێڵم هەتا نەخۆش هەبووە ڕۆژتۆتە لای دکتۆر نەخۆشیەکەی وا نەبووە کە نەشتەرگەری بۆ بکرێ دکتۆرەکە قەنەعەتی پێ کردووە بەوەی کە پێویستە نەشتەرگەریت بۆ بکرێگە نەشتەرگەریت بۆ نەکرێ ئەمە ئەوە و بڕێ پارەی لێ وەرگتۆ لەبەر خاتری پارەکە نەشتەرگەری بۆ کراوە مسجەکە بگەین لەسەر لایانی بەختەوەریەکە چونکە سێکتە لەسەر لە قسەکەمان لەسەر تەوەرەکەمان لەسەر بەختەوەریە ئەگەر کاتێک بۆ نمونە لەبانێ ئێستا ئێمە داهێنەری گەورەشمان نیە بەداخەوە لە ڕووی زانستەوە بەڵام دەتوێت ئەو پەیامە بگەێنی کە لە ڕووی زانستیەوە لەوانەیە ئەمە بتوانین کەسێک دروست بکەین بەڵام ئەگەر پەروەردەیەکی دروستی نەبێت لە کۆتاییە بەختەوەریمان بۆ نابێت مەترسیە لەسەر کۆمەڵگا چکە پەروەردەکەیەتی کە ئەتوانێت ئەو پەیامە بگەێنێ ینی تۆ ببینە لە ڕۆزانستیەکەیەوە ئەڵێ کەسێک کە سەرکەوتووە پزیشکێکی سەرکەوتومان هەیە بەڵام پەروەردەیەکی باشمان ئەندازیارێکی سەرکەوتومان هەیە بەڵام پەروەردەیەکی باشمان ئەگەر ڕێگان بکەگڕێبین من یەک نمونێک بۆ تاوکردنی قسەکانی جەنابەت ئەوە ئارسکەم یعنی پزیشکێکە دیسانەوە دێنین داوای لێبردنەوە لەگەڵ لە هەموو پزیشکەکان چکە ئێمە دکتۆری وەکو دکتۆر جەمالیشمان هەبووە بەڕاستی سومبولە یعنی حەقا هەمیشە ڕەمز بێ بەڵام دکتۆری جۆری تریشمانە بۆ هەردوو کشیان دکتۆرن
کاتێک ئێمە لە ڕووگەشە پێدانەوە دین ئەمانە ئەپێوین ئەڵێن چی؟ ئەڵێن بنەمای سەرکەوتنی دکتۆرێک بە چییە؟ تەنها بە زانستەکەیەتی لە دنیادا ئەڵێ زانست لە سا 20 سەرکەوتنەکان بەدەست دێنێ ئەوەی تری لەکوێی دکتۆرەکە ئەوەی تری لە سا 30 شارەزایەکەیەتی لە سا 20 زانیاریەکانیەتی لە سا 30 شارەزایەکەیەتی لە سا 50 دڵسۆزیەکەیەتی لە سا 50 دڵسۆز بێت جەنابیشت لەم بەرنمەیە لە سا 20 زانیاریەکانتە لە سا 30 شارەزاییتە کارامەیتە و لە سا 50 دڵسۆزیتە بۆ ئیشەکە ئەنجا توانی بێت لێرە کار بکەیت منیش هەر بە هەماشە هەموو تاکێکیش بە هەماشەوە کەواتە خەڵق ئەتوانێت لە سا 20ەکە بەدەست بێنێ بەڵام مهمە لە سا 80ەکەی تری چۆن بەدەست بێنێ. خۆت مامۆستای تو بەڕێوەبەرێکی لە خوێندنگاکانی ئێستا وەزارەتی پەروەردە دەبێت چی بکات بۆ ئەوەی کە ئەم بابەتە ڕێک بخرێتەوە پەروەردەیەکی دروستمان هەبێت لە نێو خوێندنگاکانمان بۆ تاکێکی بەختەوەرمان هەبێت. بەڵێ پرسیارێکی هێزار جوانە جا منیش ویستم هەر بۆ ئەم پرسیارەی جەنابەت قسە بکەم بۆی کە ئەوە بینەران بەرچاویان ڕوون بێت ئەوەی کە زۆر گرنگە لە وەزارەتی پەروەردە ئەبێ ئەم بابەتە زانستیانەی کە دانراوە وەک خۆی ئێهێڵێتەوە یان مەسەرەن گۆڕانکاری بەسەرادێنێ ئەمان شتێکی ترە بەڵام پێویستە کار تەرخان بکرێت وە پرۆژەی هەبێت وە بەرنامەی هەبێت وە پرۆگرامی هەبێت بۆ پەروەردەکردن جا پەروەردەکردن چییە؟ پەروەردەکردن بریتیە لە فۆرماتکردن و ئاراستەکردنی تاکێک کە تاکەکە تاکێکی بەسوود بێت یعنی ئێمە ئەمانەوێت مناڵێک کە کاتێک زیرەکە لە قوتابخانە زیرەکیەکەی لەگەڵ بەهاکانیشە ئەوە بێ کاتێک کە قوتابیەک زیرەک نییە ئەم نازیرێکی ئەوە نەبێت کە پەروەردەیەکی باشی نەبێت نازیرەکە قەچیەکە بیرکاری نازانێت چیمیافی نازانێت ئینگلیزی نازانێت هیچ مشکلەیەکی نییە بەس گرنگەوەیە ڕێزمەیە بۆ جەنابتان درۆ نەکات ئازاری قوتابیەکانی دەور و پشتی خۆی نەدات فێڵ لە ماڵەوە نەکات ئەوەی کەوتی خۆی بڕوای پێبێ کەواتە لێرە پەروەردە ئەبێت هەستێت بە دروستکردنی تاک بۆ ئەوەی کە متمانەی بەخۆی بێ هەستێت بە تاک بۆ ئەوەی کە کەسێکی سوود بەخش بێ یاری بە بەرژەوەندی گشتیەکان نەکات بەرژەوەندی گشتی لە پێناوی بەرژەوەندی خۆیان بەکار کەسایەتێکی بەهێز کەسایەتێکی بەهێز دروستکەوتت لە فیزیا باش نەبێت مەیشکێنە بۆ ئەوەی کەسایەتێکی لاوازی لێ دروست نەبێ لەوانەیە لەگەڵ تێپەڕبوونی تەمەن ئەم خوێنکارە دواتر زانستەکە وەربگرێ بەڵام بابەتە پەروەردەیەکەی بابەتەکەی ئەوەی کە ئەم نەیشکێنیتەوە کەسێکی بەختەوەر بێ لە کۆمەڵگایە ئەمە بابەتە گرنگەکە بێت. من نمونەیەکی ترە بۆیانمەوە ئێمە بڵێن لە کۆمەلگایەکین ئەم کۆمەلگای ئێمە پێش چەند ساڵێک لەمەوە پێشەوە ڕێژەی نەخوێنەواری زۆر بوتیە یعنی تۆ بچوتە گوندێک بچوتە مەسەرە ناوچەیەک لەو ناوچەیە خەڵق خەریکی جوتیاری و کرێکاری و نازام ئەم شتانە بوو ئەم کەسێک کە کاریە کرد بڵێن لەنا ئەم جوتیارانەتیا هەبوو یعنی ئەگەر مەسەرەن بەرژەوەندیەکی زۆریشی هەبووە لەوەی کە مەسەرەن بۆ نمونە گەندەڵێکی بکردانەیە کرد زەرەدیە کرد بەس گەندەڵێکی زەرەدەکەی قبول بوو بەس گەندەڵی قبول نەبوو بەرژەوەندی گشتی هەمیشە لە بەرچاو بوو گوندەکەی خۆی خۆش دەویست بەرژەوەندی گوندەکەی لەو کاتەکەمەی کە ماومە بگەین ئەو نەتیجەیە وەزارەتی پەروەردە پێویستە پرۆگرامێکی تایبەت بە بواری پەروەردەییدا بنێت یان لە هزر و ڕەفتاری مامۆستا و خوێندکاراندا ئەم بابەتە بچەسپێنێت کاتێکی بۆ دیاری بکات کە بڵێت ئەم بابەتانە بکرێن نازانێت چ پێشنیارێکتان هەیە کە ئێوە هەم لە کەرتی پەروەردەیەەکە هەم لەس مەسەلی بەختەوەری خێزان کارەکەن هەم لەسەر گەشەپێدانی توانە مرۆیەکانیش کارەکەن پێویستە هەموو مامۆستایەک هەموو کادرێکی ناو پرۆسی پەروەردە ئەوانەی کە سەر بە وەزارەتی پەروەردەن و ئەوانەی لە کەرتی تایبەت کار دەکرێن مەرجی ئەوەی بۆ دابدرێت لە پاڵ ئەم بابەتە زانستی کە خۆی پسپۆڕەتیایە کردداری پەروەردەیی جێبەجێ بکات مامۆستاکانمان لەو ئاستەیان نەخێر
نەخێر هیچ چی بکرێ پێویستە کۆرسیان بڵێن چۆنەڵێ ئێستا و لە وڵاتی سوێت هەر مامۆستایەک لە ساڵێکی خوێندنە 4 کۆرس بۆ 5 کۆرس ئەخوێنێت تا 6 کۆرسیش ئەخوێنێ کۆرسێکی دەروونناسیە کۆرسێکی پەیوەندی کۆمەڵایەتیە کۆرسێکی زمانەوانیە کۆرسێکی یعنی چەندین کۆرس ئەخوێنە کە لە وڵاتی ئێمە مامۆستا هەیە بڵێن 20 ساڵە لەناو وەزارەتی پەروەردەیە کارەکە هەتا ئێستا لەوانێ 3 کۆرسی زانستی پەروەردەی وەرنەگەر بێ خۆی وەری نەگرتووە جا بمبورە ئەگەر قسەکە تەواو بکەم من مەبەستم لەوەیە پێویستە کات تەرخان بکرێت چیمیا تەنها 40 دقە نەبێت فیزیا 40 دقە نەبێت مەسەرەن بۆ نمونە بکرێ بە 30 دقە چارەگێکی دابدرێت بۆ پەروەردەکردنی قوتابیەکان بە شێوەی وەرکشۆ بە شێوەی مەدانی بە شێوەی کرداری ئەمە دانێ پرسیار بێ تۆ چەند بەڕێوبەریشیت چەند لە خوێندنگاکەی خۆدا تۆ ئەم بابەتانت پێڕۆ کردووە زۆر من شاهیدم زۆرن حتا شاهیدەکانم زۆر هاوکار من دایک و باوکیش هاوکارمە تەنانەت من یەک شتت پێڵە مەسم ینی دەست بەسراو نەبوون لەوەی کە بڵێن بەڕێوەبەراتی گشتی پەروەردە بڵێ مامۆستاتەوە بێ گرنگی بە پرۆگرامەکان بێ نەجاحەت بێ نازانم چی بێ چونکە ئێستا زۆربەی مامۆستا واڵێن ئەڵێن من لەوانەیە بۆ نمونە ئەگەر پرۆگرامەکەم وەکو تۆ وتت 30 خولەکیدا بنێت لە کاتی وانەوتنەوە بۆ دەرزەکەی 10 خولەکیشی دانێ بۆ مەسەلەی پەروەردە دواتر لە منهەجا لەوانەیە دوا بکەوێت دواتر لەوانەیە تەلەبەکانی نمرەی زۆر بەرز نەبێت لەوانەیە نسبەی نەجاحی کەم بێت ئەمانە دوایی هەمووی لێپرسینەوە ئەبێت لە مامۆستاکە بەڵام ئێمە پێشنیارمان هەبوو من و تۆ وەکو ئەوەی کە پرۆژەمان هەبێت وەزارەتی پەروەردە چی بکە ئەمە ئەگەر لە تۆپی وەزارەتی پەروەردەوە نەکرێت تۆ توانی لە خوێندرگایەکی خۆتان بابەتانت جێبەجێ هەتا ڕادەیەک کادری شارەزا ئەتوانێ بیکات هەتا ڕادەیەکی باش زۆر بە کورتی بۆی کاتم کورتیم ئێمە ئەوە نە تەلەبەکان قوتابیەکان لەو قوتابخانەیە خۆشبەختن تەنانەت لە قوتابخانەکانی بڵێن لەو گەڕان بۆ کردوون خۆشبەخت بەڵێ ببوورە بە وڵامی یەکیان زۆر کاتم کەم ماوە بۆ ئەوەی کە بگەمە نقطە سەرەکیەکە بۆ ئەوەی کە بە خەڵک بڵێن یا مامۆستایەک کەسەی گوێیان لێبێ بەڕێوەبەری گوێمان لێبێ بڵێن ئەوە بکەین لە خوێندنگاکە جا من مەبەستەکەم لەوە بوو یعنی ئێستا خواست لەسەر قوتابخانەکەی ئێمە ئەمەندە زۆرە لەو گەڕەکانی کە خۆی قوتابخانەی لێیە هەوڵەدەن قوتابیەکانیان نەقلی لای ئێمە بکەن بیان گوێزنەوە قوتابی هەبووە مەسەن کام قوتابی زۆ خراپ بوون نەقلی لای ئێمەیان کردووە گواستیانە تۆ بەلای ئێمە ببوورە خاڵەی چیتان کردووە بەڵێ ئەخر منەمەوەت پێ بڵێم گواستیانەتەوە کە مەسەرەن بەدڵیان نەبوو لە قوتابخانەکانی ئێمە لە قوتابخانەکانی تر ئێستا لای ئێمە قوتابیەکی هێ من و لەسەر خۆ زۆر چاکە ڕاستە بزێەوە بەڵام بۆ شێوەی لای ئەواننا یعنی لێرە چاکبوون هەبوو ئەوەی ئێمە کردومانە یەکەم شت جۆمان لە قوتابی گرتووە تونند و تیژیمان لە بەرامبەر نەکردووە بە هیچ جۆرێک نە لێدان نە قسەکردن نە هیچ شتێک ڕێزمان گرتووە قوتابیەکی پۆلیەک ئەگەر بیەوێ بێ سکاڵایەکی هەبێ شتێکی هەبێ فێرمان کردوون کە تۆ لەگەڵ بەڕێوەبەرە چەندێک کاتتەیە بۆ ئەوەی قسە بکەیت دێ قسەکەی خۆی گرێ و گوێگرێ من چەندم کاتە بوو لەگەڵ معاونە لەگەڵ مامۆستایە دێت لە دەرگادا و ئەگەر ئیشی نەبێت لە خۆ نایە لە دەرگابات یعنی فێر کراون قوتابیەکان بۆ جۆرە ئەوە کراون ئەوەی چێکە لە بەختەوەریەکان یعنی کاتێک کە تۆ خەڵق هەمووی بە شێوەیەکی گشتی چی ئەوێ ئەگەر مناڵ یا گەورە بێت ڕێزی بگری گرنگی پێ بدەیت کاتێک کە تۆ ڕێزت گرت و گرنگیت پێدا دڵنیا بە لەوەی کە ئەمە یەکێکە لە بنەماکان بۆ پەروەردەکردنی ئەو تاکە تایەتی مەسەن شەڕانگێز بوو هۆکارەکەی ئەوە بۆ گوێی لێ نەگیراوە هۆکارەکەی ئەوە بوو کە گرنگی پێ نەدراوە هۆکارەکەی ئەوە بووە کە ڕێنمایی نەکراوە وەکو پێسپاسیانی ئەو دوو بنەماتان پێڕۆ کردووە دوو بنەمایەمان پێڕۆ کردووە تەبەن بە هاوکاری مامۆستا بە ڕێزەکانیش و دایک و باوکەکە دەستان خۆش بێ زۆر سپاس بەرپرسی ڕێکخراوی بەختەوەری خێزانی سپاس بۆم تەوەری بەرنامەیەکە لەگەڵمان نەبووی سپاس بۆ ڕێنمایەکانتان سپاس بۆی کە تاوەکو ئێستا بینەرمان بوون سپاس بۆ هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆمان پێشکەشکردن ئەمڕۆ ڕۆژی پشووە پشوویەکی خۆش بۆ هەموو لایەک و هەر شاد بن.